تەمەنێکی کەم و توانایەکی زۆری هەیە. بە جۆرێک سەرقاڵی خوێندن و خوێندنەوە و نووسین بۆ مامۆستا و خوێندکارانی سەرسام کردووە. مامۆستاکان زۆر جار نمونەی چیرۆکە بە چێژەکان کە یەکێک لە خوێندکارەکانیان دەینووسێت بۆ خوێندکارانی دی دەخوێندنەوە. تنۆک پۆلی چوارەمی بنەڕەتیە. بە سوودوەرگرتن لە ڕۆژانی پشوو و کەرەنتینە دوای ماوەیەک لە کردنەوەی دەرگای قوتابخانە دووەم کتێبی بڵاو کردەوە. کتێبەکانی کۆمەڵێک چیرۆکی پەروەردەین و بەسەر هاوپۆلەکانی دابەش دەکات. پەرواتە 2020 تاوەکو ئێستا 2990 لاپەڕم خوێندەوە تا ئێستاش دوو کتێبم نووسیوە. ئەمە کتێبی یەکەمە پێکاتووە لە چل چیرۆکی پەروەردەیی بۆ منداڵان کە ناوی خێزانێکی بەختەوەرە و ئەمەش کتێبی دووەمە ناوی ئاوازی بولبولە پێکاتووە لە 34 چیرۆکی پەروەردەیی بۆ منداڵان. تنۆک لەگەڵەوەی ئارەزووی زۆری بۆ نووسین و خوێندنەوە هەیە. بە گوتەی مامۆستاکانی خوێندکارێکی گۆڕایەڵ و بەتوانایە. لە کاتی پشوەکان لە هەر سوچێکی قوتابخانەکە بێت هاوپۆلەکانی لێی کۆ دەبنەوە. ئەوی بیزانێت بە هاوڕێ خوێندکارەکانی دەڵێتەوە تا ئەوانیش لە کاتی وانەکان سوودی لێ ببینن. تنۆک یەکێکە لەو قوتابیانەی کە بەردەوام هەر لە سەرەتای هاتنی بۆ قوتابخانە بەهرە و توانایەکی تایبەتی خۆی تیا بەدی دەکرێت لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ڕووی معاملەکردنەوە لەگەڵ مامۆستایە. خۆشەویستی بۆ خوێندن، خۆشەویستی بۆ کتێبەکانی. من دەستخۆش و سپاس لە کاکەرێم و دایکی تنۆگەکەم کە پشتیوانی تەواوی تنۆگەکەن هەمیشە هەم لە خوێندن هەم لە برەودان بە بوارە و ئارەزۆکانی تنۆک. هەموو یاریکی منداڵانەی خۆی بەلاوە ناوە و زیاتر کاتی بۆ خوێندنەوە و چیرۆک نووسین تەرخان کردووە. باوکو دایکی پاڵپشتین تا چیرۆکە پەروەردەیەکانی زیاتر و دەوڵەمەندتر بکە بۆ ئەوەی لەلایەک تنۆک بگاتە لووتکە و لەلایەکی دیکە منداڵانی تری شارۆچکەی بازیان چاوی لێ بکەن و سوود لە چیرۆکەکانی ببینن. دیار جەمال، کوردستان 24، شارۆچکەی بازیان.